با تاڵەوانی ئەم پرۆژەی ڕاگەیان لێسادا خۆناک بە خۆناک هاتوۆتە پێشەوە لێسادا لە بەشێک لە بەڕێوەبەراتەکان کاری پێ دەکرێت گرنگی ئەم پرۆژەیە چیە بە تایبەت لە نێو بەڕاستی ئێمە دەمێکە چاوەڕێی ئەو ڕۆژە بووین کە ئەم پرۆژەیە بێتەکایەوە لەبەر ئەوەی ئەم کارێکی گەورەیە بە ئەلکترۆنیکردنی کارەکانی هاوڵاتیانە و خزمەت گوزاریەکانە لە ڕێی ئەم پرۆژەیەوە کە ئێستا وا کەوتۆتە کار هاوڵاتیان دەتوانن بە ئاسانی بگەن بە دام و دەستگاکانی دەوڵەت هەروەها بۆ نمونە بەڕێوەبەرایەتی چووکو ئێمە دایرێکی لە ئێمە ڕۆژانە زیاد لە 1000 هاوڵاتی دێ بەشێک لەمە هاوڵاتیانە ئەیانوێ نێن بۆ ئێرە بۆ ئەوەی پرسیار بکەن لەسەر هەنێ بابەتی دەرێنانی پاسپۆرت یانوێکردنەوەی یاونبوونی پاسپۆرت یار کێشەیەک کە تایبەت بێ بە پاسپۆرت 1000 هاوڵاتی کە دێتە ئێرە بەدەم ئاسانە هەندێکی هەیە لە پێنجێنەوە دێ لە شوێنی دوورەوە دێ لە ڕێگەی ئەم پرۆژەیەوە لە ڕێگەی ئەم ماڵپەڕەوە پورتالی خزمەتەوە ئەتوانێت پرسیارێکی هەیە هەر بۆ چۆنیشی هەیە هەر لێکدانەوەیکی هەیە پێمان بگاوە ئێمە بە ئاسانی خزمەتی کەین ئەوە توانین لە ماڵی خۆیەوە لە ڕێگەی ئەم پورتالەوە هەر شەوێ لە ماڵی خۆیەوە دانیشێت پەیوەندی بکات و ئێمەش وەڵامی بینەوە یا کە دێتە بەڕێوەبەرایەتیمان ڕۆژانە زیاد لە 1000 هاوڵاتی دێ هەندێکیان لە دەروی وڵاتە ژین هەندێکان لێراژین هەندێک لەم بەڕێزانە لە خوشکوبرایانە بۆ نمونە بۆچوونێکیان هەیە بە بۆچوونەکەیان وایە ئەگەر پێشنیارێ بکەن بۆ ئەم بەڕێوەبەرایەتیە ئەبێتە هۆی ئەوەی کە ڕۆتین کەم کرێتەوە یا کارەکان باشتر بکریان بۆ دێرنتر بێ لە ڕێگەی ئەو ماڵپەڕەوەیە ئەو پۆرتالی خزمەتی جەناوی کاکوباتی ڕایگەیانوە ئەکرێ ئێمە سەیری ئەو بۆچوونە بکەین و دیراسی بکەین و کاری لەسەر بکەین بۆیە ئەم ماڵپەڕەیە ئەم پۆرتالی خزمەتە کارێکی گەورەیە دەمێ بوو چەند ساڵ چاوەڕێن ئێسەوە هاتەکایەوە خۆشبەختانە بەناوی خۆمان بەناوی ئەفسەر و کارمەندانەوە بەناوی هاوڵاتی بەڕێزانەوە سپاسی جەناوی کاکوبات و تیمەکەیەکەین کە هەستان بۆ کارە گەورەیە هیوادارین چۆن بەردەوام بووە لە پێشکەشکردنی خزمەتگوزاری جۆرا و جۆر لەو فترەی کە لە سەرۆکاتی حکوومەت هێرێمی کوردستان وەکو جێگری سەرۆکی حکوومەت کاری کردووە بە هەمان شێوە کارەکانی بەردەوام بێت پروژەی نوێ بەردەوام بێت و ئێمەش بە هەموو لە خزمەتیابین تێبینیتان کرد بێگەر چێمە پرۆژەیەکی تازەیە یاکوت پرۆژێکی نوێ لە نێو هاوڵاتیاندا تا چەند هاوڵاتیان وەشیاریان هەیە لەسەر ئەم پرۆژەیە تا چەندێک ئەوەی کە تێبینیتان کرد بێ سەردانی ئەم پرۆژەیە زۆر نوێیە وا بزانام دوێنێک ڕاگەاندراوە پرۆژەیەکی نوێیە پێویستە بەوەی کەوا دیسان حکوومەت دیسان کەناڵەکانی ڕاگەیاندن کاری لەسەر کەوکو ئێستەوە بەڕێزاتون بۆ ئەوەی لە ڕێی کەناڵەکانەوە لە ڕێگەی ڕاگەاندەکانەوە لە ڕێگەی ماڵپەڕەکانی کەشەوە ئەم پەیامە بگا بە هاوڵاتیان بۆ ئەوەی کەوا سوودی دەبینێتتر پێویست ناکە هەمومان بڕۆن بۆ دایرەکانی دام و دەستگاکانی دەوڵەت ئەتوانین لە ماڵی خۆمان لە جمعە لە ماڵەوە دانیشتووی یا لە سەیرانگای ئینتەرنێت بۆ خۆ دەتوانین لە ڕێی مۆبایلەکەتەوە کاری لەسەر بکەیت چەندێک کار ئاسانی بۆ هاوڵاتیانەکەم بێگومان بۆ منە هاوڵاتیەک بۆ خۆی لەسەر سەیرانگەیەکە مەجاالێکی هەیە کێشەیەکی هەیە سەرەکەی بەدەدەقە بە نووی سەعات لە سەیرانگاکە بۆ خۆی دیسانی سەیرانەکەی خۆیەکە و دیسانەوە شەکەیە خاوەن پێداویستێکی تایبەتە ناتوانێت بێت لە ماڵەوە دانیشتووە ئەتوانێت بۆ خۆی لە ڕێگەی و ماڵپەڕەوە پەیامەکەی خۆی بگەێنێت و داواکارەکەی بگەێنێت بە حکوومەت و دام و دەستگاکانی یا نەخۆشێکە لە خەستەخانە کەوتووە بۆ نمونە ئێستا من پێشەوەی جەنابەت بێت نەخۆشێک لە MIG لۆگمی پێتەقیوە و لەشی سوتاوە لە خەستەخانەیە بۆ نمونە ئەتوانێت پەیامەکەی خۆی بگەێنێ لێەوە پێ بە ئێمە بگەێنێت جوازات کە پێویستی بە جوازات و ئێمەش بچین بەدەنگەوە هەروەها بە شێوەکانی کرد بەگشتی زۆر سپاس بۆ تۆ سپاس بۆ تۆ بەڵێ ترێ ئەو وتەکانی بەڕێوەبەری پاسپۆرتی سلێمانی بوو بەگشتی لەسەر کۆڵتاری خزمەت یاخود پرۆژەی خزمەت کە لەلایەن جێگری سەرۆکی حکوومەت هێرێمی کوردستانەوە ڕاگەاندراوە کە ئەمە کاراسانێکی باشە بۆ هاوڵاتیانی ترجی دیکە باین بڵێن بەشێکی زۆر لەو سەرەگرتنە لە نێو دام و دەستگاکانی حکوومەت هێرێمی کوردستان نامێنێت کەمتر دەبێتەوە کەمە بە هەنگاوێکی گرنگدا دەنرێ بۆ هاوڵاتیان بۆی بتوان بە زووی مامەڵەکانیان ئەنجام دەن و کارەکانی خۆیان تەواو بکەن. سپاس بۆ تۆ هێمن.